مام جەلال بیبینایە لەکوێیە بۆشایی هەبێ لە کوردستانە پێشبینی دەکرد بۆی هێزێک لەو سنوورە هەبێ 23 سوورداشیش بۆ دروست بوو بینی تیپی 47 پیرەمەگرون و 21 کەرکووک بۆشایەک هەبوو لەوێ ئەوی سنووری سوورداش و بەشێک لە بازیان و بەشێک لە سوورداش بوو کە کەوتبووە بینی تیپی 47 پیرەمەگرون و 21 کەرکووکەوە بۆیە مام بڕیاریدا کە تیپێک دروست بێت لەو بینە ناوی بنێت تیپی 22 سوورداش. هەمومان وەکو هێزی پێشمەرگەی کوردستان وەکو گەلی کورد بەڕاستی تووشی نەهامەتیەکی گەورە بووین، کۆستێکی گەورەی یەکجاری بوو کە بەسەر گەلی کووردا هات لەو ڕۆژەوەی کە مام دەرچووە لە ژیان. بەڕاستی مام قەڵایەکی گەورە بوو بۆ هەموو گەلی کورد بە تایبەتی بۆ هێزی پێشمەرگەی کوردستان. مام وەکو بەرپرس و سەرکردە ناوزەندی ناکەم، وەک باوکمان ناوزەندی ئەەکەم بەش بە حاڵی خۆم، ئەمە ڕێی خۆمە لەبەرەوەی بۆ باوک پێشمەرگە بوو، کەس بوو، برا بوو، پشتیوە هەموو پشتیوان و پەنایەکی هێزی پێشمەرگە بوو. ئێمە لە ناو هێزی پێشمەرگەدا زۆربەی جار کاتەکانمان کە دانیشتون لە بارەگاکانمان لە مقڕا کە دانیشتوین زۆربەی کاتکەن لەگە برادەرەکانە دانیشتوین وتەکانی جەنابی مام جەلال تایبەت وتە پێکەنی ناوەکانی یا وتە ناخۆشەکانی کە لە چەندی کۆنگرە و چەندی گۆڤار و نامیلکە و کتێب و ئەوانەدا بڵاو کراونەتەوە ئێمەش بیست بێتمان بە ڕێگەی حکمی خۆمان خوێند بێتمانەوە یان لە خەڵکی ترەوە بیست بێتمان وتەکانی دایم لە ناو خەڵکە هەم باس کراوە و هەم گوێی لە گیرا و چکا وتەکانی ئەگەر وتەکانی جەنابی مام جەلال بکرێتەوە بە قاموسێک و لە گەورەترین زانکۆی جیهاندا بخوێندرێت، یعنی ئەبێت بۆ دەرسێک بۆ مێژووی هەموو دنیا، چونکە ئەو پیاوە نەیتوانێەوە بە تاقی شەخص بێت، نەیتوانێت تەنهایی میلەتێک بێت، توانیوێتی بە عەقڵ و بیرمەندی و زیرەکی خۆی توانیوێتی هەموو جیهان سیقە بەو پیاوە بکە، متمانەی خۆی هەموو دینای وەرگرتە بوو.